لۆی بەڕاستی زۆر زەرورە کاتێک کە قسەیەک دەگوترێ ئەوەل شت لەسەر چاوەکەی. من ڕۆژێ خۆم مناقەشەیەکی کورتان لۆ دەژێرمەوە، برادرێک نەفرێکینە شیعە بوو، هات گوتی مامەستا من بوومە شیعە، گوت باشە حەدیثێکینە گوتی لە بوخاری ئەو حەدیثە هەیە لە کنەنگۆ لو لە عالەمەی دەشارنەوە، گوتەوە حەدیثە لە بوخاری هەیە، گوتی گوتم باش هەیە ئەکید، گوتی بەڵێ بەڵێ، گوتم بە خۆت خوێندیت تۆ؟ گوتی بەڵێ بەخۆم خوێندیتمەوە. گوتم صحیح بوخاری لێرە لۆمان دەرمێ ئاخر ناکرێت، گوتم هیچ بەلەم نییە، ئەگەر ئەو حەدیثە لە صحیحی بوخاری هەبوو من دەبمە شیعە وعد وابی، ئەگەر ئەو حەدیثەی تو گوت لۆ تۆ بوخاری لەبەرە، گوتم توقت نەبی گرنگ نییە من لەبەرمەیانە، بەس ئەوەندە ئەو حەدیثە تو دەرێ لە صحیح بوخاری وایە؟ گوتی گوت ئەگەر ئەو حەدیثە لە صحیحی بوخاری هەبوو بەوعد لەو مەجلیسە مەدانیشتێ من دەبم بە شیعە. گوتی باش کتاب بوخاری مانینا گەڕە نەیدیتەوە نەبوو ئەی چ دەری؟ گوتم وەرە تو بەسونە وەچی پیاوان؟ گوتی نابمێ. گوتم دەی بڵێ غەڵەتم کرد ڕاست نەبوو، ئەو حەدیثەی گوتبووم لە بوخاری هەیە درۆ نامامەستا درۆ جوان نیە، ئەی چی بوو؟ گوتم ئەی چی ناو لێ بنیم کاک بوختانت بە بوخاری کرد لە پێشە من کە تێیدا نەبوو حەدیثە وایە یان نە؟ گوتی نا وەرە با باسی ئاەتێکی کە بکەن شتێکی کە بکەن. گوتم من عادەتم نییە بەس مەسە مەوزوعێشکە ئەو مەوزوعە بڵێ مامۆستا لای کەمی ئەمن غەڵەت بووم قسم بە بوخاری هەربەست ئەو حەدیثەی گوتم لە بوخاری نەبوو، ئەو جە قسە یەکیت کە دەکەین یەکیت کە دەکەی؟ گوتم بەڵێ ئەکید دەیکەین. گوتی باشە ئەوە غەڵەت بووم. گوتم باشە مارد ئاوابی دەی برێ چیت کە هەیە؟ گوتە 700 ئاەت لە قورئانی هەیە ئەنگۆ لە ئال البەیت ئەنگۆ شاردیتانەوە، ئەمە شاردیتمانەوە مەلە 700 ئاەت لە قورئانی هەیە؟ گوتی بەڵێ مارد ئاوابی. گوتم دوو سفرەکەی فرێدا 7 ئاەتم لەو بێ، ئەوە کار ئاسانیە، قەستم لەوە دەیە تۆ بێ شارەزابی لەگە خەڵکە قسانەکەی. 7 ئاەت گوتم گوتی ئاەتی مباهلە، گوتم ئەوە یەک، گوتی ئاەتی تەطهیر، گوتم ئەوە دوو، گوتیەوە دوو، گوتی کاکە تو گوتت 700 ئەمن لۆم کردی 7 مساعدەم کردی دەی ئەو 7 تەکمیلەکە چکە ئێستا لەسەر دۆش مناقەشەت دەکەم ماشەڵڵا لەسەر دۆش مناقەشەمان کرد. گوتم جارێ ئەوەلێم بڵێ غەڵەت بوو 700 نەبوو 7 نەبوو دوو ئاەتە تەماشە چەند خلاف هەڵێ کابرەکە قسەت لەگەرەکە یعنی خلاف هەڵە بەستی دوو ئاەتی هەبوو دەیگۆ 700 لۆمان کردە 7 نەیتوانی بیسەلمێنی دوو ئاەتەکەش مناقەشەمان کرد سبحان الله بانجی بەسەدا چوون نوێژمان کرد وتمان دەینەوە تەکمیلەی دەکەین کو ڕۆی ئەو هەوە چەو کابرای نەمانی زایع بوو یەکسەر هەرا دڕۆی ناتانی لە معرەزی مناقەشە تۆ گەر برێن بۆن منە علمت پێبی بە تاریخ بە تەفسیر بە حەدیث ئەو کابرایە بتوانی لەو مەجالەدا قسەت لەگەر بکە لۆ لەبەرەوەی ئەوەی تو دەڵی حەقیقەتە صحیحە مستندە هەر حەدیثێک بڵێم ئاماژە بە سەرچاوەکەی دەکەم و بشگەڕێەوە سەری وەکو ئەو وایە و ان شاء الله امید دەکەم ان شاء الله ئەو دەرسێ ئەگەر ئەوەندە فائیدەمان کردی بتوانین دیفاع لە صحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک و دووش وەکو ئەهلی حەدیث ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی معلوماتی زۆر کۆ بکەینەوە لەسەر ئەوە کەوا بتوانین کە کەسێک قسەیەک دەرێ دەربارەی دین دەربارەی قورئان دەربارەی حەدیث ئێمە جوابێکمان پێ بی و جوابەکەشمان معقول و منطقی بی. وسلام علیکم ورحمة الله وبركاته.